ئەم کاتتان باش لە ئۆفیسی مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان مەبەستمە لە میانێ پەیوینێکدا لەگەڵ بەڕێز بارزانی لەسەر ئەو دەرهاویشتانە بە تایبەتی قسە بکەم کە لە دوای گشتپرسی باشووری کوردستان دروست بوون هاوکات سەرنج دەخەمە سەر دیتگای ئەوان بۆ ئایندەی کوردستان. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەم دەرفەتەم پێخۆش بوو. زۆر بەخێر بێ کاکشا، سپاس دەکەم. هێشتا بابەتی گشتپرسی لە باشووری کوردستان و لە ناوچەکە بابەتێکی گەرم و کاریگەرە. چی ئەو بیرۆکەیە لە پێش گشتپرسیەوە چۆن دروست بوو، بڕیارەکە چۆن درا؟ گشتپرسی خۆی وەک جەنابیش دەزانێ ئەمە مافێکی سروشتی و یاسایی هەموو نەتەوەیەک لە چارتەری یوێنیشە هاتووە و هەموو نەتەوەیەکیش مافیەوەی هەیە بەرگەر لە چارەنووسی خۆی بدات. ئەمە وەکو مافی نەتەوەیە کە بە درێژایی مێژوو بە تایبەتی لە سەدەی ڕابردوو تاکو ئێستاش نەحەقی بەرامبەر بە نەتەوەی ئێمە کراوە کەواتە ئەمە مافێکی ئێمەیە، بەڵام کەی مەمارەسەی ئەو مافە بکەین. با نەچینە ڕابردوو زۆر، بەڵام لە دوای 2003 واگە دەست پێ بکەین دوای ئەوەی کە دەستورێکی نوێ بۆ عێراق دانرا هەموو چاوەڕێوەمان دەکرد کە ئەم دەستورە ببێ بنەمایەک بۆ پێکەوە ژیانی هەموو نەتەوەکان لە عێراقێکی دیموکراتی فیدرالدا. بەڵام بە پێچەوانەی ئەم پێشبینیانە و ئەوەی کە ئێمە هەوڵمان بۆ دەدا وردە بینیمان کە هەم دەستور پێشێل کرا، هەم مافە نەتەوەیەکانی خەڵکی ئێمە لە کوردستان ئەوانە جێبەجێ نەکران و ئەو مافە بە خەڵکی ئێمە نەدرا و بە شێوەیەکی سیستماتیکی هەوڵیەوە درا کە دەوری کورد لە وەکو شەریکێکی حەقیقی ڕاستەقینە لە دەستهەڵات لە عێراقدا کەم بکرێتەوە، پێگەی دەستهەڵات دوور بخرێتەوە و دوای ئەوە گەیشتە ئەوەی کە مەسەلەی بودجەش لە هەرێمی کوردستان وردە کەم بووەوە تاکو گەیشتە ئەوەی بە تەواوەتی بڕا. بە هیچ شێوەیەک هەوڵیەوە نەدرا کە پێشمەرگە وەکو بەشێکی کاریگەر لە منزومەی دیفاعی یان بەرگری لە حکوومەتی عێراق پێناسە بکرێ و مامەڵەی لەگەڵ بکرێ و لە شەڕی داعشیشە بینیمان کە چۆن مامەڵە لەگەڵ پێشمەرگە کرا و ڕێگری لە گەیشتنی چەک بۆ پێشمەرگە کرا، جێبەجێ نەکردنی مادەی 140 و پێشێلکردنی 55 مادەی دەستوری. ئەمانە هەمووی وایان کرد کە ئێمە بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین لە داهاتوویەکدا بژین بێ ئەوەی پەناو بین بۆ شار یان جارێکی تر خەڵکی ئێمەنەتەوەی ئێمە دووچاریە و نەهامەت و کێشانەی کە پێشتر بەسەریان داهاتووە دووبارە ببنەوە بۆ ئەوەی ڕێگەیەک بدۆزینەوە کە بە شێوەیەکی بنەڕەتی کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. بۆیە پێمان وا بوو کە ئێمە بچین پرس لە خەڵکی خۆمان بکەین و ئەم بیرۆکەی گشتپرسی دروست کرد کە لە ئێستاش نییە. بەڵام لە ساڵی 2014ەوە ئەو وەختە کە جەنابی سەرۆک داوای لە پەرلەمان کرد لێژنەیەکی باڵا بۆ گشتپرسی و هەڵبژاردن دروست بکرێ، لەو سەردەمە پەرلەمان موافقەتی لەسەر کرد بووە. دوای ئەوە لایەنەکانی تر هەمووی بەیەکەوە یانە قسەیان لەسەر کرا وەکو گەیشتە ئەوەی ئێمە پێمان وا بوو مادەم نەگەینە هیچ ڕێکەوتنێک حکوومەتی عێراق ئامادە نەبێ بە شێوەیەکی بنەڕەتی ئەو مادە دەستوریانەی کە مافی خەڵکی ئێمە جێبەجێ بکە، ئەبی ئێمەش بیر لەوە بکەینەوە. دوو ڕێگەمان هەبووە، ئەوە خۆ نەخواستە پەنا بۆ شەڕ بن کە ئێمە ئەومە ڕەفز دەکرد، یانیش ئەوە بە شێوەیەکی ئاشتیانە ڕێگەیەکی تر بدۆزینەوە کە پێیمان وا بوو گشتپرسی دیموکراتی ترین و شارستانی ترین ڕێگەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئارەزووی خەڵکی خۆمان بە عێراق و بە هەموو دنیا بگەینین. ئەمە بوو یعنی هەموو بیرۆکەی پشت مەسەلەی گشتپرسی ئەوە بوو کە زین خەڵکی ئێمە چی دەوێت، چۆن دەیەوێت بژێ لە داهاتووە لەگەڵم حکوومەتێک کە تاکو ئێستا پێشێلی مافەکانی کردووە. باش، هەندێک کەس و لایەن دەڵێن کاتی گشتپرسی گونجاو نەبوو، ئێوە لە دەرەوە لە کەمپەینی گشتپرسی قسەتان کرد، لە ناوەشێکی گوندەوانەی کۆشتێکی زۆرتان بۆ سەرخستنی پرۆسەکە کرد. پێت وایە کاتەکەی گونجاو نەبوو؟ ئایا ئەگەر لە داهاتوە گشتپرسی بکرایە کاردانەوەی ناوچەیی و نێودەوڵەتی بە جۆرێکی دیکە دەبوو؟ من پێم وایە ئەمە تەنیا بیانەوەی مەسەلەی کات، چونکە زۆریشی بەسەردا تێپەڕی. ئەم هەموو ساڵە کە مافی خەڵکی ئێمە پێشێل کراوە کەس هات بڵێ کاتی ئەوە نییە مافەکانی ئێوە پێشێل بکرێ، کەس باسی کاتی نەدەکرد.
بەڵام سەرڕای ئەوەش ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ دەرەوە لەگەڵ ئەمریکا لە ئەوروپا لەگەڵ خودی بەغدا ینی چەندین جار گفتوگۆ کراوە شاندی فەرمی هی هەرێم چووە یانی لەگەڵم لە ئەنانە قسەیان کردووە خۆم یەکێک لەوە نەبووم کە لە دەرەوەشەم قسانەمان دەکرد بە تایبەتی ئەمریکا سێشتی دەگوت یعنی قەت نەیان دەگوت ئێمە دژی مافی چارەنووسین یان دژی ئەوەین کە ڕفراندۆم بکرێت هەنیە دەیانگوت ئێمە ئەوەمان هەیە هەندێک نیگەرانی لەسەر مەسەلەی کاتەکە ئەویش لەبەر سێهۆ یەکێکیان دەیانگوت مەسەلەی شەڕی داعشە کە ئەگەر بێت توێوە ڕفراندۆم کەن لەوانەیە کاریگەرێکی نەگەتیڤی هەبێت لەسەر شەڕی داعش دوو لەوانەیە ئەم بەڕێز عەبادی وەکو سەرۆک وەزیران لە هەڵبژاردننی داهاتوو تەسیری لێ بکرێەوە دەرنەچێتەوە سێش مەسەلەی ئەوە ئەو کێشە ئەو ناوچانەی کە دابڕێنراوە لە هەرێمی کوردستان ئەو شوێنانە دیسان کێشەیەکی زیاتر لە بینی حکوومەتی فدرالی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێم بۆی دروست بێ لەبەر ئەو هۆکارانە بەڵام کە ئەم شتانەیان بۆ باز دەکردن ئێمە زۆر ینی پێمان وە بۆ ئەم دەلیلانە مقنع نین چکە ئەمانە نابن بە هۆکار بۆ ئەوەی تۆ نەتوانێت ڕفراندۆم بکەی ڕفراندۆم چییە گشت پرسیەکە پرس بە خەڵکی خۆتەکەی بۆ ئەوەی ڕێی خۆی دەربڕێ بەڵام خۆ لە وەختەشە ئێمە نەمەگوت ئێمە ئەچین ڕۆژی دواتر ینی لەگەڵ ئەنجامەکانی مامەڵەیەکی وا دەکەن کە بڕیار لەسەر ئەنجامەکان دەدەین لە ڕۆژ دواتر مەجای گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق دەمێنێتەوە بەڵام هیچ نەبێ وەکو بڕیاری نەتەوەیی و نیشتیمانی بەدەست سەرکردایەتی کوردەوە بێ تاکو لە ینی بە تاقی تەنیا بە ناوی حزبێکە بە ناوی لایەنێکە بە ناوی کەسێک گفتوگۆ لەسەر چارەنووسی نەتەوەیەک نەکەن بەش ڕێی ملەتەکەیان پێبێ اینجا لەسەر ئەو سێ خاڵانەیە کە باسییان دەکرد یەک مەسلەی شەڕی داعش ئێمە پێمانەوە بۆ ئەمە ئەسڵان بە هیچ شێوەیەک پەیوەندی بە مەسلەی ڕفراندۆمەوە نیە چونکە کاتی خۆی کە داعش پەلاماری کوردستانیدا بڕیاری خەڵکی کوردستان بوو کە بەرگری بکە و هیممەت و گوێری پێشمەرگە بوو کە سنگی ئەوە ینی داعشی گرت و ڕێگەی لێگرت و بوو بە قارەمانی تێکشکاندنی ئەفسانەی داعش ئەمە بڕیاری خۆمان بووە نەک بڕیاری بەغدا چکە لە ئەساسە ئەگەر سەیری بکەیت داعش لە کاتێک لە شوێنێک دروست بوو کە فەراغی ئەمنی و ئابووری و سیاسی تێدا بوو و هۆکاری شکستی سیستەمی سیاسی لە عێراق حکوومەتی عێراق بووە دوای ئینهیاری هێزە چەکدارەکانی عێراق بوو کە ئەم هەموو چەکەی دا دەست داعش ئەمانە داعشیان بەهێز کرد و وای کرد داعش پەلاماری کوردستاندا اینجا پێشمەرگە بەرگری کرد و پێشمەرگەش داعشی تێکشکان ئەگەر لەسەر ئەو بنەمایە سەیری ئەم خاڵە بکەین حکوومەتی عێراق هۆکاری ئەوە نەبوو ئێمە شەڕی داعش بکەین ئێمە خۆمان بڕیاری خۆمان بوو کەواتە بڕیاری ڕفراندۆم هیچ کاریگەری لەسەر هەڵوێستی ئێمە ناکە کە ڕوبەڕووی داعش ئێستا یا تیرۆریزم لە داهاتووش بینەوە بۆیە پێمانوە بۆ ئەم نیگەرانیە بە هیچ شێوەیەک لە جێی خۆی نییە ئەی بۆچی نەتانتوانی ئەمریکا قەناعەت پێ اینجا من ئەگەر ئیجازە بدەی با باسی دوو خاڵەکەی تریش بکەم ئەوەی تریش لەسەر مەسەلەی هەڵبژاردننی بەڕێز سەرۆک وەزیران پێمان وا بوو ئێمە کاریگەریەکی ئەوتۆمان نییە لەسەر کاندیدکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو چکە پێشتر ئەبێت کوتلەی ینی براوە لە هەڵبژاردنەکانی عێراق ئەوان سەرۆک وەزیران هەڵبژێرن بە سیستەمی هەڵبژاردننی ئێستای عێراق حکوومەتی عێراق سیستەمێکی وای دانەوە لەگەڵ ڕێزم بۆیان بەڵام شیعە ئەکسەریەتە کەواتە ئێمەی کورد و سوننە بەیەکەوەش وەکو کەمینەیەک ناتوانین ببین بە ئەو دەستەڵاتە کە کاندیدی سەرۆک وەزیران بکەن کەواتە دیسان هەر شیعەکان نەبێ کاندیدی سەرۆک وەزیران بکەن و ئەوان هەڵی بژێرن جا ئەمە یەکێکە لە فاکتەرەکان یەکێک ئەوەیە کە هەڵبژاردنەکان کێ دەنگی زۆرینەی هێنا ئەو سەرۆک وەزیران کاندیدەکە بۆ ئەوەی دوایی هەڵبژێردرێ بە سەرۆک وەزیران بەڵام دوو فاکتەری تریشەیە یەکێکیشان مەسەلەی مەرجعیەتی دینیە لە نەجەف کە ئەبێ بڕیار لەسەر بدە و موافقەت بکە ئەوەی تریش شارەوە نییە بەڵام بە حقیقەت کاریگەری ئێران لەسەر بڕیاری سیاسی لە عێراق زۆر دیارە یعنی ئەو فاکتەرانە هەمووی ئەبێ کۆک بن هاوسەنگ بن هاودەنگ بن بۆی بتوانن سەرۆک وەزیرانەکە هەڵبژێرن کەواتە دیسانیش ڕفراندۆمی ئێمە هیچ کاریگەری نەدەبوو لەسەرەوەی کێ دەوێت بە کاندیدی داهاتووی حکوومەتی عێراق لەبەرەوە پێمان وا بوو کە ئەمەش تەنیا وەکو خاڵێکی لاواز
دێتە بەرچاو کە ناتوانێت ڕێگری بکە لە ئەنجامدانی ڕفراندۆم. خاڵی سێیەم مەسەلەی ناوچەدا بڕێنراوەکان ئێمە دەمانگوت ئەگەر مەسەلا وجودی پێشمەرگە لەم شوێنانە کێشەیە خۆشتا ڕفراندۆمان نەکردووە پێشمەرگە لەوێن بەڵام هۆکاری چوونی پێشمەرگە بۆ ئەم شوێنانە چییە؟ ئینهیاری دەستهەڵاتی حکوومەتی عێراق بووە، هاتنی داعش بووە، پێشمەرگە چووە ڕێگری بکە لە فراوانکردنی دەستهەڵاتی داعش لەم شوێنانە و لە هەندێک شوێنیش داعشی تێشکاندووە و شوێنەکانی ڕزگار کردووە کەواتە پێشمەرگە چووە بۆ ئەوەی پارێزگاری لەم شوێنانە بکە لە خەڵکەکەی بکە لە خەڵکەکەشی بکە. وجودی پێشمەرگە لەم شوێنانە قەتیش نەمانگوتووە ئەمە ئەبێ بە ئەمری واقع و فەرزی دەکەین بەسەر سیستمی داهاتووی عێراقدا. لەمەشە گوتمان ئێمە کە ڕفراندۆم دەکەین نەمانگوتووە کە ئەم ڕفراندۆمە سنووری جوگرافی بینی هەرێم و بینی حکوومەتی فدرالی دەستنیشان دەکە. ئەم ڕفراندۆمە بوو ئەوەیە وەکو ڕەغبەتی نەتەوەیی ئێمە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ئەمانە دەیانەوێت لە داهاتوودا بە شێوەیەک لەگەڵ حکوومەتی عێراقدا بژین بەڵام بۆ چارەسەرکردنی ئەم شوێنە ناکۆکی لەسەرانە ئێمە دیسان ئەچینەوە بۆ دەستور بە پێی مادەی 140 ئێمە ئامادەین چارەسەری گونجاو بۆ ئەم شوێنانە بدۆزینەوە. یعنی ئەمەش وەڵامی ئێمە بوو بۆ خەڵی سێیەم کە ئەوان وەکو نیگەرانی لە مەسلەی کاتی ڕەفراندۆمدا باسییان دەکرد پێمان وە دیسە ئەمەش لە جێخۆی نەبوو چکە ئێمە نەمان دەگوت ئەمری واقع لەوانە تەنیا لە ڕوانگەی بچوونی هەرێمی کوردستانەوە سیر نەکرێ ئەوان شتی تریشان لە بەرچاوە بە شێوەیەکی گشتی سەیری هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو دنیا دەکەن لەوانە بەرنامەیە تریان بەدەستەوە بوو بێ یانیش لە هەندێک خاڵەکە نانویستووە لەگەڵ ئێمە باسیکان پێیان وا بوو بێ کە لە بینی جەنابی سەرۆک لەگەڵ هەموو سەرکردە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان تاوان جگە لەوەی کە تەحەدی گۆڕان و کۆماڵ خۆیان بە دوور خستەوە بەڵام هەموو لایەنە سیاسیەکانی تر لە کۆبوونەوەکانی کە لەسەر ئەم بابەتە دەکرا بەشدار بوون خۆیان بڕیاریان تێدادا و حەت خەڵک تر بوو بەڵام لە سەرەتاوە من بە دڵنیەوە پێ دەڵێم هەموو هاودەنگ بوون هەمووش بەیەکەوە بوون وە کۆدەنگیەکی یەکجار دیار و ئاشکراش هەبوو لەسەر ئەم بابەت. بۆچی هەندێک جار لە گوتاریاندا جۆرە لە تەرەدۆت هەبوو دواتر پێشتر یان دواتر کە بەرەبەری نزیکبوونەوەی گشتپرسی اینجا ئەزانی چۆنە ئەگەر هەندێک جار ئەمە لەسەر جۆری کەسایەتی ئەمێنێتەوە هەندێک کەسەیە بڕوای بە شتێکە لە سەرەتەوە لەگەڵیەتی تحملی هەموو ئەنجامەکانیشی دەکە
زۆر کراوە بەڵام ئەوەی کە حقیقەتە بۆ ئەوەی بینەرانیش بزانن و تۆزێ لە وردەکاریەکانی ئەم بابەتە تێبگەن ئەمە لە سەرەتاوە وەکو ڕەشنووسێک سەفیری ئەمریکی لەگەڵ بەڕێز برێد مەکگەرک و ئەوانە لەسەر خەت بوون لەگەڵ لەسەر پەیوەندیە داهاتوەکانی بینی هەرێم و عێراق یا بەرگری لێ بکە ئەمە خاڵێک دوو چەندین جار پێشتر گفتوگۆ کراوە بەڵێن دراوە نامە نووسراوە بە هەرێمی کوردستان دراوە لەلایەن خودی ئەمریکا و لەنیەتە ئێمە ئەو وەختە تەنیا وەکو پێناسەکردن ئەو مافە تێئەگەین کە ئێوە مافی ئەوەتان هەبێ هی ئەنجامدانی ڕفراندوم ناڵێ هی یعنی ئاعتراف بە دەستکەوتەکان دەکەم یان حتا کە دەگوترێ ڕێز لە دەستکەوتەکە باسی دەستکەوتی ڕفراندوم ئەسڵەن ناکە دەڵێ ئێوە لەوانەیە دوای ئەوە مافی ئەوەتان هەبێ ڕفراندوم کەن تەبە ڕفراندوم مافێکی سروشتیە ئەمە لە UN لە چارتەری UN لە بەش یەکەم تێدایە مافی هەمونەتەوەیەک ینی پێویست ناکە کەس بە ئێمە بڵێ ئێمە مافی ڕفراندۆمان هەیە یان نە. دەرچوو یان دەرنەچوو ئەگەر دەرنەچوو ئەم ئیلتیزامە لەگەڵ سەرۆکوەزیرانی کراوە کە دەرنەچووە ئەم ینی ئیلتیزامیش نییە ئیتفاقێکی جەنتڵمەنیە کە لەگەڵی کراوە کەواتە دیسان کورد مافێکی لەدەست چوو و هیچ کەسێکیش نییە وەکو بەدیل بێ ئاعتراف بە شتێکی تر بچکە ملزەم نییە لە ڕوویەکی ترەوە فەرەزنە دەرچوو و ئەمە بوو بە سەرۆکوەزیران جارێکی تر دەهاتەوە دەیگوت من وەکو سەرۆکوەزیران هەموو ئیشێک دەکەم بۆ ئەوەی بەندەکانی ئەم ئیتفاقە جێبەجێ بکەم بەڵام لە دەستهەڵاتی من نییە وەکو سەرۆکوەزیران ئەبێ بۆ ئەوەی چکە ئێوە باسی گۆڕینی سنوور دەکەن و باسی سیستمی حکومڕانی لە عێراق دەکەن و باسی سەربەخۆیی یا سیستمی کۆنفدرالی دەکەن هەرچیەک بێ ئەمە لە دەستهەڵاتی سەرۆکوەزیراندا نییە ئەم مەوزوعە ئەبێ بچێتەوە پەرلەمان پەرلەمان ئەوێ بڕیار بدە ئەگەر پەرلەمان موافقەتی کرد باشە موافقەتی نەکردە وەختە من نیەتی پاکی خۆم پێشاندا بەڵام بە ئەنجام نەگەیشت کە پەرلەمان موافقەتی نەکرد هەمووشمان دەزانین لە پەرلەمان مەبدەئی شەراکە وجودی نەماوە بووە بە زورینە و کەمینە ئێمە هەمیشە لە پەرلەمان وەکو کەمینەیەک سیر دەکرێن و بە هیچ شێوەیەک بڕیارەکان بە شێوەیەکی زورینە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نادرێ کەواتە لەوێشە پەرلەمان لەوانە تەییدی نەکرد بە و بەڕێز عیبادیش دەیگوت من نیەتی پاکی خۆم پێشاندا ئەمریکاش دەیگوت خۆ ئێمە گوتومان ئەگەر نیەتی جامێر ئەوەی کردووە نیەتی پاکی پێشاندەوە بەڵام پەرلەمان موافقەتی نەکرد ئەمە پرۆسەیەکی دیموکراتی ئێمە ناتوانین زیا لەمە هیچێکتان بۆ بکەین یانیش دەیانگوت ئەبێ دەستور تعدیل بکرێ بگۆڕدرێ
لە دەستوریشە ئەگەر سێ پارێزگا بتوانن ڤیتۆی هەر گۆڕانکاریەک لەسەر بەندە دەستوریەکان بکەنەوە دەستور گۆڕانکاری تێدا ناکرێت هەمووشمان ئەزانین چەندین پارێزگای عێراق هەیە کە دژی ئەوە دەوەستانەوە و ڤیتۆشیان دەکرد و دیسانیش بەڕێسەرۆک وەزیران نیەتپاکی خۆشی پێشاندابە بەڵام نە لە پەرلەمان و نە لە گۆڕانکاری لە دەستورە ئەم مافە بۆ کورد دەستەبەر نەدەبوو کەواتە ئەمە ناکرێ وەکو ئالتەرناتیڤ سەیری کە خەڵکێک ئەوێ ئەمە وەکو بیان و بەکاری بێنێ بۆ ئەوەی ئێستا ماوقفی خۆی پێ بەهێز بکە یانیش هەموو شتەکەم کاتە خەتای ڕەفرەندۆم کە ئەسپ ئەساسی بوو نییە بەڵام بە هیچ شێوەیەک ئەمە ملزەم بووە نە واژۆکراو بووە نە نامەش بووە ڕەشنووسێک بووە کە ئەم شتانەی تێدا باسکرەوە بەڵەبەر ئەم هۆکارانەش حتا لەو کاتەشە داوامان کرد کە لە جیاتی ئەو شتانەیە کە پێ نووسیوتانە تەنیا بڵێن ئێمە پشتیوانی لە ئەنجامی ڕەفرەندۆم دەکەین ئەگەر دەدەم و ئامادەنیم لەگەڵ هیچ لایەک گفتوگۆ بکەم لەسەر دەرەنجامەکانی ئەو وەختە دەکرا گلەیەک لە کورد بکرێ بەڵام خۆ هیچمان نەکرد بوو تەنیا دەنگمان دەربڕی تەنیا ئەوەمان گوتمان ئێمە ئەو ڕەغبەتەمانە ڕەغبەتەکەشمان لەسەر بنەمای گفتوگۆیەکی بنەڕەتی لەگەڵ حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان کەواتە حکوومەتی عێراق نەیویست ئەمە بکە گینە بە هیچ شێوەیەک من باوەڕ ناکەم ینی بەدیل یان ئالتەرناتیڤی باشتر لە مەسەلەی ڕەفرەندۆم هەبوو بێت نە لە ئێستا نە لە داهاتووش باشە دەمەوێت لەسەر کۆبوونەوەکەی دوکان لێت بپرسم بەر لە 16 ئۆکتۆبەر لە دوکان کۆبوونەوەیە کرا بە بایەخەوە لە میدیادا بڵاو کرایەوە دەمەوێت پێم بڵێ ڕاستی وردەکاری گفتوگۆکان چی بوون بۆچی دوای ئەوە و دۆخەی کەرکووک ڕوویدا طبعا دوای ڕێفراندۆم ئێمە ڕغبەتی خۆمان پێشاندا و باسیشمان کرد پێش ئەنجامدانی ڕێفراندۆمیش گوتمان ئێمە دەمانەوێت ڕێفراندۆم بکەین بۆی دوایی بچین لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین بەغدا لە ئەساسا نەیدەویست گفتوگۆ لەگەڵ هەرێم بکە لە ئەساسا نەیدەویست ئەمە بکە ئەگینا خۆ ڕێفراندۆم چی بوو کە من چوومە بەغدا لەگەڵ بەڕێز عەبادی قسەم کرد لەسەر ئەو مەوزوعە وتی باشە ئێوە بۆ گشتپرسیەک ناکەن نەک بەناوی ڕێفراندۆم بەڵام گشتپرسیەک بکەن کە هێزی یاسایی لە مەوزوعەکەدا نەبوو بێ ینی من هەستم نەکرد ئەوەندە دژن لەسەر ئەو مەوزوعە بەڵام لە ئەساسا دووسێ شت هەبوو کە ئەمانە وان پێشاندا لەگەڵ بابەتی ئەوە نەبوون ئێمە بە هیچ شێوەیەک بکەوینە ئەو مناقشاتانە کە نەک تەنیا دەستکەوتەکانی خۆمان پارێزین بەرەو هەنگاوی پێشتریش بڕۆین بەڵام ئەم دەستکەوتانەی ئێستاشیان پێ قبوڵ نەبوو لە مووسڵ من دێمە سەر ئەو خاڵانە لە مووسڵ کە شەڕی مووسڵ کرا ئێمە زۆر هەوڵماندا اتفاقێک بکرێ بینی ئێمە و حکوومەتی عێراق و پێکاتە ئاینی و ئەتنیەکانی سنووری پارێزگای مووسڵ بە چاودێری ئەمریکاش وەکو هێزی هاوپەیمانان کە ئیتفاقی سیاسی لە پەنای بەرنامەی سەربازی بۆ ئەوەی چۆن چارەسەری کێشە و گرفتەکانی دوای تێکشکانی داعش بکرێ هیچیان ئامادە نەبوون لەسەر ئەم خاڵە لەگەڵ ئێمە بێنە پێش و زۆر ئیسراریان دەکرد ئەبێ عملیاتی عسکەری بکرێ بەڵام کەسیان ئەوەندە پەرۆشی ئیتفاقی سیاسی نەبوون ئەمە خۆی وەکو ئاڵایەکی سوور بۆ هەڵگیرا لەسەر نیەتی حکوومەتی عێراق بۆ داهاتووی ناوچەکە ئەمە یەک دوانخستنی شەڕی حەویجە لە دوای تکریت دەکرێت شەڕی حەویجە زۆر سەرکەوتوانە ئەنجام بدرێ بۆ دوایان خست لەو وەختەش ئێمە نیگەرانی خۆمان بە هەموو دۆستەکانمان گەیان گوتمان مەترسی ئەوەمان هەیە شەڕی حەویجە بۆ دوا قۆناغ هەڵدەگیرێ تاکو هەموو هێزە عەسکەریەکانی عێراقی کە ئیتر شوێنەکان ئازاد کران و داعش تێکشکاندرا بە بیانووی حەویجە بینە ئەو شوێنانە و چاویان لەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە کەواش دەرچوو ئەوان لە ئەساسە ڕەفراندم بووایە یان نەبوایە عێراق نیەتی ئەوەی هەبوو ئەم واقعە لە کورد قبول نەکە و بێن بە شێوەیەکی بەداخەوە ئێمە
هەموو هەوڵێکماندا چوین بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراسیانە تعبیر لە ڕێی خۆمان بکەین عێراق پەنای بردە بە زۆر و چەک و هێزی عسکەری بۆ ئەوەی تعبیر لە ڕێی خۆی بکات و ئەو شوێنە لە کورد وەربگرێتەوە. ڕفراندۆم پیلانەکەی وەدەرخست لەوانەیە تۆزێ ئەوەشی پێکرێت پەلەی پێکرد بێ بۆ ئەوەی حکوومەتی عێراق زووتر بجوڵێتەوە لەسەرم ئەساسە کە مەسەلەی ڕفراندۆم بوو ئەمەیان کرد بە بیانۆ. اینجا هێزەکان بە بیانووی حەویجە لە هەموو سنوورەکە دابەش کرابوون پێشتریش بەداخەوە بەڵام مندێک لایەنیش حتا هێنانی حەشدی شعبی بە بیانووی داعش لە چەند ناوچە کوردستانیەکان جێگیر کرابوون ئەمە هەمویان وەکو قمبلەی تەوقید ئامادە بوون بۆ ئەوەی ڕۆژێک بە هەرێمی کوردستاندا بتەقنەوە. ئەمە ترسی هەبوو ئێمە هەموو هەوڵێکمان دەدا بۆ ئەوەی تووشی شەڕ نەبین لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ وڵاتانی تر باس گفتوگۆ بکەین کە چۆن ئێمە نێڵین کار بگاتە شەڕی بینی پێشمەرگە و بینی حکوومەتی عێراق. کەچی ئەوە بۆ ڕۆژی 15 ئۆکتۆبەر لە دوکان کۆبوونەوەی کرا لە بینی سەرکردایەتی پارتی و یەکێتی. لەوێ قسە کرا دوای من ناو ناهێنم بەڵام هەندێک لەو برادەرانەی ئەوان باسی ئەوەیان کرد کە قسەیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بریتانیا و شوێنێک دروست بکرێ وەکو ئەوە بێ ینی لژنەیەکی تەنسیق ئەوەی کرد لە هەولێر هەیە لە شوێنەکەی تریشەیە لە بینی حکوومەتی عێراق و لە بینی هاوپەیمانان و لە بینی هێزەکانی کوردیش لە مەعسکەر کەیوان ئەگەر لەسەرەوەی اتفاق بکەین اینجا لیوای حرەسی جمهوری کە پێشتر لیواکانی سەر بە مام جەلال بوون لە ئەمریکا لە بەغدا ئەوانەش بێننەوە بۆ هەندێک شوێن لە کەرکووک بەڵام بە هیچ شێوەیەک باسی ئەوە نەکرا کە کەرکووک بە شێوەیەکی سەربازی ڕادەستی حکوومەتی عێراق بکرێت. حتى لەسەر ئەو مەوزوعە ئێمە کە قسەمان دەکرد پێمان گوتە باشە ئێوە اتفاقتان کردووە یانیش ئەمە پێشنیارە گوتیان نە ئەمە پێشنیارە طبعا بەرێز سەرۆک کۆماری عێراقیش لەوێ بە کاک فواد مەعسووم بوو و ئەو برادەرانی تریش هەرچەندم باسم بەڵام کاک باوفڵاوانیش هەرچەندە هیچ سفەتێکی قیادی حزبەکەی پێ نەبوو بەڵام ئەو چووە لە جیاتی یەکێتی لەگەڵم لەهانە قسەیە کردووە لەگەڵ هەندێک خزم و کەسی تری خۆی. اینجا ئەو شتانە کە ئەنجام درن ئێمە لە وەختە ڕێی ئێمە وا بوو کە کەرکووک ملکی لایەنێک بەتەنیا نییە نەملکی یەکێتیە نەملکی پارتیە نەملکی هیچ حزبێکی سیاسی بەتەنیا ئەمە ئەبێ هەموو بەیەکەوە بڕگای لەسەر بدەین پێشدیارەوەمان کرد بە لەگەڵ لایەنەکانی تریش قسە بکەین و لە ئەنجامی کۆبوونەوەکە 5 خاڵ لە ڕاگەاندنەکان بڵاو کرانەوە کە ئەمە ئیتیفاقی بینی پارتی و یەکێتی بوو لە کۆبوونەوەی 15 ئۆکتۆبەر کەچی ئەو شەوە ئەو برادەرانە چوونەوە لە ڕەشاد و لە تۆزخۆرمات و ئەوانە لەگەڵ مەجموعەیەک سەرکردایەتی حەشدی شعبی و لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ چەند بەرپرسی ئێرانیش لەوێ کۆبوونەوەیان کرد و بەرنامەی پێشتریان هەبوو کە چۆن کەرکووک ڕادەستی ئەم هێزانە بکەن کە بەرەو کەرکووکە هاتن و ئەمە بەداخەوە پێش هەموو شتێک ئەو برادەرانەی تری یەکێتی پێشمەرگەکانیان کە لە خەتی پێشەوە لەگەڵ هێزەکانی تری هەرێمی کوردستان پێشمەرگەکانی بڵێم مەیلی پارتیان هەبوو بێ ئەوانە سەنگەرەکانیان کە گرت بوو لە ناکاو ینی بەداخەوە بەڵام وایان کرد بەرنامەیەکی وایان دانا پشتیان لێ بڕیەوە حکوومەتی عێراق و حەشدی شعبیان داخلی کەرکووک کرد و پێش هەموو شت ئەمە بە حەقیقەت ئینسان ناتوانێ چاوپۆشی لەوە بکە گەورەترین خیانەتی سەردەم لە مێژووی کوردایەتیدا کە کرابێ ئەم خیانەتە بوو کە بەم شێوەیە خاکی کوردستانیان فرۆشت کە کەرکووکیان ڕادەست کرد و پەلکێشی هێزەکانی عێراقیان کرد بۆەوەی لە پشتەوە پێش هەموو کەسێک ئەو پێشمەرگە قارەمانانەی کە بەرگریان دەکرد و یەکێتیش بوون ئەوانیشیان کردە قوربانی اینجا ئەمە وای کرد کە کاریگەری لەسەر هەموو جەپەکە بکە وردە ئەو پێشمەرگانەی کە بە ئەمر هەندێکیان پاشەکشیان پێکرا و وایان لێ کرد خەتی جەبهە ئیتر وەکو خۆی نەمێنێ و هەر نقطەیەک تەسیری لەسەر نقطەکەی تر کرد و ئیتر پێشمەرگە بەدەخەوە کەوتە وەزعێکی وا نالەبار کە نەیتوانی وەکو پێویست بەرگری لە هێڕشی حکوومەتی عێراقە و ئەوەی جێی سەرسوڕمانە بە حەقیقەت لەوانەیە حسابی زۆر شتمان کرد بێ بەڵام دەمویست بپرسم چۆن درکتان بەو جم و جۆڵە لابەلایە نەکرد جم و جۆڵ وەڵە درک کرابوو دەشمان زانی گفتوگۆ هەیە
گفتوگۆ هەبوو لە بینی ئەم چەند کەسەی لەناو یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراق دەمانزانیا گفتوگوانەیە بەڵام بڕوامان نەدەکرد کە هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی و هێزانەی کە سەر بە یەکێتیوان بە قسەی ئەوانە بکەن پێمان وا بۆ ئەمانە خۆڕاگر دەبن و شەڕ دەکەن و ڕێگریش دەکەن لە هەر هێرشێک و چەندین سەرکردەی قارەمانی یەکێتیش لە سەنگەری بەرگریە مانەوە و شەڕیشیان کرد و شەهیدیشیاندا یعنی باسیەوە ناکەم هەندێک جار بەداخەوە بەڵام بە شێوەیەک شتێک دەدەنەوە کە باسی یەکێتی دەکرێت باسی یەکێتی ناکەین باسی ئەو یەکێتیە شۆڕژگێرانە ناکەین کە بەرگریان کرد و هەستی نەتەوەتی و شۆڕژگیری لە ناویاندا زاڵ بوو نەچوونە پەنای ئەم خیانەتە گەورەی کە چەند کەسێک لە بەرژەوەندی تەسکی شەخصی خۆیاندا کردیان بۆ حزبەکەشیان نەکرد بۆ خودی خۆیان کرد بۆ دەستکەوتی مادی بۆ فرۆشتن و دزینی نەوتی کەرکووک ئیتر بە ئەم لاو ئەولا بیبن و حقیقەتیش هەر ئەوان وایان کرد کە ئەم مەوزوعە بە شوەیەکی ینی گشتی کاریگەری لەسەر هەموو وەزعی هەرێم بکە حکوومەتی عێراق ئەگەر ئەم ئیتیفاقی نەکردوە لەگەڵ ئەمانە جورئەتی پەلاماردانی پێشمەرگەی نەبوو بیستومانەتەوە لە دۆستەکانیشمان بیستوتەوە و دەشمانزانی حکوومەت نەیدەتوانی ینی پێشمەرگە ئەوەندە ناویەکی بەرزی هەیە کە حکوومەتی عێراق نەیدەویست جورئەتی ئەوەشی نەدەکرد بێ پەلاماری پێشمەرگە بدا بەڵام کەزانی لە ناو خودی کووردا کەسانێکی ئەوەندە ئاسنزم هەن بتوانن خیانەت لە هاوڕێی خۆیان بکەن لە برای خۆیان بکەن لە وڵاتی خۆیان بکەن خاکی خۆیان فرۆشن و لەوێدا کەلێنێک دروست بێ حکوومەتی عێراق تێیدا بێت و پشتی هێزی پێشمەرگە بگرێ ئەمە وای کرد حکوومەتی عێراق هێز بجوولێنێ و جورئەتی ئەوە پەیدا بکە بێتە پێشەوە باشە هێرشی عێراق هات لە پردێ لە چیای قەرەچووق لە مەخمور لە زمار تلسقۆف لەم شوێنانە هێرشەکەی هەشت و سوپای عێراق شکێندا بۆچی لە کەرکووک ئەو شەڕە نەکرا هەروەکو باسم کرد لە کەرکووک ئێمە تەوەقوی ئەومان دەکرد جەبهە کە خەتی جەبهەدا دەندرێ بە تایبەتی ئەو هەواڵانەی کە شارەزای واری سەربازین هەر یەکێک احتیمال لەسەرەوەی تر دەکە کە لە لایەک جەبهە سقوتی کرد یان تووشی شکەست بوو بە تایبەتی کە خیانەت کراوە خەر خیانەت تەنیا شکەست نییە خیانەت ئەوەیە تۆ پشتی برای خۆت بەردەیت تۆ دژمن لە پشتەوە بینی تو شوێنی لێ بگریت کە ئەمە کرا ئیتر پێشمەرگە مەجبور بوو بیر لەوە بکاتەوە چۆن خۆی کۆ بکاتەوە بەرگری لەوە بکە کە بتوانێت بەرگری لێ بکە یعنی پێشمەرگە هەستی بە پلانەکە کرد لە خلالی ئەوەی کە خیانەتەکە دەکرا گینە پێشتر کەس جورئەتی کەس بڕوای بەوە نەدەوە یعنی من ئێستاش باوەڕ ناکەم لەو کاتەش بڕوامان نەدەکرد لەناو کووردا خەڵکێک ئەوەندە ئاسنزم هەبن بتوانن خیانەتێکی لەو چەشنە بکە ئەمە یەک هی دووهام ئەوەی پێشبینی نەدەکرا ئەوە بوو کە ئەو چەکانەی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا دابووی بە حکوومەتی عێراق بکەوێتە دەست حەشدی شعبی اینجا ئەوان بێنجارێکی تر پێشمەرگە پێڕشی ینی پەلەماری پێشمەرگە بدەن و هێڕشی سەر پێشمەرگە بکەنەوە ئەو پێشمەرگەی کە چەند ڕۆژ پێش ئەوە بە قارەمان و بە هاوپەیمان ناویان دەبردن ئێستا بە چەکی ئەمریکی و بە تانکی ئابرامز شەهید دەکرانەوە پێشبینی ئەو شتانە نەدەکرا ینی کەس بڕوای بەوە نەدەبوو کە دنیا بێ هەڵوێست بێ و ئەوەی چاوەڕوانیش نەدەکرا کە خەڵکی کوردستان بێ هەڵوێست بێ بەرامبەر بەم خیانەتە گەورەیە ینی یەکە خیانەتی کردی ئەمە لە ئاسنزمی خۆیەتی بەڵام خەڵک وەڵڵا خەڵک ئەبێ وەکو دادگای نیشتیمانی بڕیار لەسەر چارەنووسی ئەو کەسانە بدا کە خیانەت لەگەل و نیشتیمانی خۆیان دەکەن باشە بابەتی سەرۆکایەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وروژێنرا دەمەوێت بزانم خوێندنەوەی ئێوە لەسەر ئەم پرسە چییە مەسەلەی سەرۆکایەتی هەگە دەمە تۆزێ ئەوەیە ینی خەلفیە هەیە گە بچینەوە بۆ دواوە لە ساڵی 2013 ئەو وەختە کە ماوەی سەرۆکایەتی بەرەو کۆتایی دەچوو من لە خزمەتی جەنابی سەرۆک بۆمە وەختە لە پاریس بووین بەڕێز کاک عیماد ئەحمەد و کاک دکتۆر فادیشمان لەگەڵ بوون ئەو وەختە ماوعدی بوو لەگەڵ سەرۆک کۆماری فەرەنسا لەوێ ئەم بابەتە بە تەلەفۆن قسە کرا کە شتێکی وە هەیە و وەفدی پارتی لەگەڵ وەفدی یەکێتی تاوتوی ئەم بابەتەیان دەکرد حقیقەتێکە من حەزەکەم لێرە بە ڕاشکەوی باسی کرد ئەو وەختە سەردەمی ململانەیەکی توندی بینی یەکێتی و گۆڕان بوو لە سلەیمانی و یەکێتی مەترسی ئەوەی هەبوو لە هەڵبژاردەکان سەر نەکەوێت هەموو هەوڵێکی ئەوەی دەدا کە هەڵبژاردنەکان دوا بخرێن
بەڵام نەیدەویست خۆی بکە بە خاوەنی ئەم بیرۆکەیە کە هەڵبژاردنەکان بە پێشنیاری یەکێتی دواخرا ویستیان ئیتفاقێک لەگەڵ پارتی بکەن کە هەڵبژاردنەکان دوا بخرێ و لە زمنی دواخستنی هەڵبژاردنەکان مەسلەی سەرۆکایەتیش بۆ ماوەی 2 ساڵ درێژ بکرێتەوە ئێستا کە هەندێک برێت بەداخەوە بەڵام کە دەڵێن ئەمە منەتێکە بەسەر پارتیان بەسەر جەنەوی سەرۆکیاندا کرد و 2 ساڵ ماوەیان بۆ درێژ کردەوە خوا ئەزانێ مەسەلە ئەوە بوو کە خۆیان دەیانویست هەڵبژاردنەکان دوا بخەن با بە هیچ منەتیش حساب نەکرێ چکە جەنەوی سەرۆک ئەسڵەن لە ئەساسا نەیدەویست ماوەی سەرۆکاتی بۆ درێژ بکرێ خۆشی لەو وەختە فەرمووی من نامەوێ نەماوەم بۆ درێژ بکرێ نە تعدیلی دەستوری هەڵبژاردنیش بکرێ با هەڵبژاردن بکرێتەوە بە خەڵک بێ کێ خۆی هەڵبژارد یان کێ دەرچوو ئەو وەختە کێ متمانەی خەڵکی بەدەستێنە با لەسەر کورسی سەرۆکاتی دانیشێت و کە بڕیار ئیتیفاقی بینی پارتی و یەکێتیش کرا لەسەر ئەوەی کە ماوەی سەرۆکاتی درێژ بکرێتەوە و هەڵبژاردن دوا بخرێ بڕیارەکە لە پەرلەمان کە بۆ جەنابی سەرۆک هات جەنابی سەرۆک واژۆشی نەکرد نردیەوە پەرلەمان اینجاەوە بە قانون بە حکمی ئەوەی کە ئەگەر بگەڕێتەوە پەرلەمان دژی نەواسێتەوە ئەبێ بە یاسا و ئەمە وای کرد کە 2 ساڵی سەرۆکاتی درێژ بکرێتەوە لە وەخت جاری دووهام ئەوە بۆ تووشی شەڕی داعش بووین یعنی کە شەڕی داعش بوو وەکو فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک لە سەنگەرەکانی پێشەوەی جەبهە بوو لە ڕێخستنەوەی پێشمەرگە بوو لە ڕوبەڕووبوونەوەی هێزی تێروریستی داعش بوو و سەرپەرشتی ئەو جەبهەی دەکرد اینجا مەجلیسی شۆڕە کە بڕیاری ئەوەیدا سەرۆکاتی دەتوانێت تاکو هەڵبژاردننی داهاتوو بەردەوام بێ ئەمە وە کەسی تریش نەبوو نە هەڵبژاردن دەکرات نە کەسی تر ئەمادە بوو بێ پۆستی سەرۆکاتی وەربگرێ و نەش دەکرێت ئەم پۆستە بەجێبێ هەڵدرێ و تەحەدا بوو تەحەدا مەسەلەی مانەوەی هەرێمی کوردستان بوو بەرامبەر بە هێڕشێکی درڕندانەی تێروریستان و جەنابی سەرۆک لەو کاتەیە وەکو پێشمەرگەیەک ڕەفتاری کردووە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە خەتی پێشەوە چەندجار لە خزمەتی بووین لە خەتی پێشەوەی پێشمەرگە بەرگری لە خاک وڵاتەکەی کردووە یعنی واجبی خۆی وەزیفەی خۆی بەجێهێنەوە و جەنابی سەرۆک پێویستی نە بەم پۆستە هەبووە نە پێویستی بەم کورسیە هەبووە بەڵام ئەو کەسانەی کە پەرۆشی کورسیەکە بوون دائیمەن ئەویان دەکرد بە بیانۆ کە چکە خۆیان کورسەکەیان مەطلب بوو خۆیان دایانەویست بچنە سەر کورسیەوەن دەگەینا مێژووی جەنابی سەرۆک و خەباتی جەنابی سەرۆک و ڕابردووی جەنابی سەرۆک و دەستکەوتەکانی جەنابی سەرۆکیان کردووە بە ڕەمزی نەتەوەیی نەک مەسەلە سەرۆکێکی موەزەف بێت 4 ساڵ 8 ساڵ 12 ساڵ لەسەر کورسیەک دانیشی اینجا کە پۆستەکەی تەواو بوو دەوری ئەویش تەواو بێت دەوری جەنابی سەرۆک نەبەوە تەواو دەبێ نەبەوە دەستی پێکرد سەرۆکێکە مێژوو دروستی کردووە و ئێمە پێویستیمان بەوە نەک ئەو پێویستی بە کورسەکە بێ ئەمەش ئەم جارەکە بوو بە کاتی دووبارەکردنەوەی درێژکردنی ماوەی سەرۆکاتی جەنابی سەرۆک ئەم جارە فەرمووی بە هیچ شێوەیەک من ئامادە نیم کە ماوەی سەرۆکاتی درێژ بکرێتەوە یانیش تعدیلی یاساکە بکرێ ئەمە وای کە بەڵام سوتفە وای لێ هات ئەنجامەکانی ڕەفراندۆم و ماوەی سەرۆکۆتایاتنی ماوەی سەرۆکاتی کەوتە یەک حاڵان بەڵام جەنابی سەرۆک ئەومەی قبوڵ نەکرد چکە بەڵێنێک بوو بە خۆی و بە خەڵکەکەشی دا بوو کە ئەو بە شێوەیەکی ئاشتیانە دەستبەرداری دەستهەڵاتەکەی دەبێت و ئامادەیە تاکو هەڵبژاردننی داهاتوو ئیتر سیستمی پەرلەمانی داهاتوو چ شێوازێکی حکومڕانی دەست نیشان دەکە ئێمە هەمومان ئیتر پەیڕەوی ئەو سیستمە دەکەین بەڵێ گشتپرسی باشووری کوردستان هەستی نیشتیمان پەروەری نەتەوەی خەڵکی کوردستانی و ئیرادەیانی گەیاندە لووتکە خەڵکی کوردستان لە پرسێک کۆبوونەوە کە بەرەو سەربەخۆیی بوو ئێستا هەلومەرجی ناوچەیی و نێودەوڵەتی ژوا دەخوازێ کورد یەک بن چ پلانێک هەیە بۆ ئەوەی کورد بەردەوام بێت لە مافەکانی واز لەم ینی پاشەکشە نەکا لەو مافە استراتیژیە کە خەباتێکی درێژی بۆ کرد ئێمە هەمومان لەو بڕواداین یەک ڕێزی و یەک دەنگی و یەک هەڵوێستی نەتەوەی ئێمە گەرانتی سەرکەوتنی ئێمە من زۆر جار پێشتریش گوتومە بۆ ئەوەی سەربەخۆ بین ئەبێت سەر بە خۆمان بین نەک سەر بە لایەنێکی تر نەک بچێنی تر ملکەچی ئەملاو ئەولاو بینیان بۆ بەرژەوەندی تەسکی خۆمان ئەم شارە بفرۆشین ئەم وڵاتە ئەمە بکەین و ئەمە بکەین ئەم شتانە وای کرد کە یەک ڕێزی نەمینەگینە یەک ڕێزی هەبوو خۆ یەک ڕێزی هەبوو لە بڕیاری سیاسیدا هەبوو لە خەباتی چەکداری پێشمەرگەدا لە بەرگریکردنی وڵاتدا هەبوو ئەم هەموو ساڵە شەڕی داعش کرا یە پێشمەرگە بە یەکەوە شەڕی داعشی کرد بیر و باوەری سیاسی هەرچیەک بوو بێ بەڵام لە سەنگەرێکە بە یەکەوە شەهید بوون ئەمر یەک ڕێزیە هەبوو ئەم تەبایە یەک ڕێزیە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر لە ناوچوو بەڵام دیسانێش دەڵێم ئەمە
ناو ببێ بە کۆسب ناوی ببێ بە ڕێگر و ئەبێ خەڵکێکی وشیار خەڵکێکی کە پێم وایە زۆربەی خەڵکی کوردستان ئەم تێگەیشتن و ئاگاداریان هەیە کە بتوانن تەجاوزی ئەم مەرحەلەیە بکەن و دیسان داکۆکی لە مەسەلەی یەک ڕێزی و یەک هەڵوێستی حزب و لایەنە سیاسیەکان بکەن و هیوادارم سەرکردە سیاسیەکانیش بتوانن دەرک بەوە بکەن کە بە یەک ڕێزی و بە یەک هەڵوێستی دەتوانن زیاتر دەستکەوت بەدەست بێنن دەتوانن ئەو ئەزمونە و ئەو دەستکەوتنە کە تاکو ئێستاش هەیە بیپارێزن و ئومێدشم وایە دەتوانین هەموو ئەمانجەکانیشمان بینینە دی لەدا. کەواتە ئێستا دوایەوەی پرۆسەی بە عارەبکردن و قۆناغێکی خەتەرناک لە کەرکووک لە خورمات و ناوچەکانی دیکە دەرکەوت هەڵوێستی حیزبەکان یان ئەو نەبوونی هەڵوێستە هاوبەشە لە باشووری کوردستان لە نێوان حیزبەکاندا چه کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەکان؟ وڵای بەداخەوە ئێستا ئەو شوێنانە بە حقیقەت کە پێیان دەگوترا ناوچەی دابڕێنراو یان ناکۆکی لەسەر پێم وایە ئەم ناوچانە ناوچەی داگیرکراون ئێستا چونکە نە حکوومەتی عێراق مادەی 140 جێبەجێ کرد نە هێشتی ئێمە وەکو بەشێکی هاوبەش لە بۆ چارەسەرکردنی ئەم ناوچانەش بەڵام ئێستا کە ئەو ناوچانە ناوچەی داگیرکراون و مەسەلەی پرۆسەی تەعریبیش تێیدا بەردەوامە. پارێزگاری تازەی کەرکووک دانانی بۆتە کێشە لە نێوان لایەنە سیاسیەکان حتا لە نێوان یەکێتی و پارتیدا چۆن ئەمە چارەسەرەکە ئیکاکە شارێک داگیرکرا بێت تۆ چۆن ئێستا ئەتراف بە واقعی بکەیت کە خۆت تێیدا بوویتە قوربانی یعنی کەرکووک بەلای ئێمەوە شارێکی داگیرکراوە ئێمە ئەتراف بەو واقع ناکەن کە عێراق ئەوێ بیسەپێنێت هەرچی کووردە ئەوەرە و دەربەدەری کردووە هەموو ڕۆژێ ماڵی کورد ئەڕوخێنن هەموو ڕۆژێ تەعەدا لە خەڵکی کورد دەکەن و ئێستا کە بێن بە بیانووی ئەوە وەڵا هیچ نەبووە وا ڕەفتار بکەن کە هیچ نەبووە اینجا بچن پارێزگارێکدا بنێن اینجا ئێمە ئەتراف بە شتێک ناکەن کە فەرز کراوی بەسەر دژی ڕەغبەتی خەڵکی خۆمان پارێزگارێکی هەڵبژێردراو لە کەرکووک هەیە بۆ ئەو ئیعتیباری نییە کەسێکی تر کە هێنراوە بە زەربی چەک و تۆپ و دەبابە دانراوە بۆ ئەو ئەعتیباری هەبێت. باشە لەم ساڵەدا چەندین ڕوودا و لە پێشن دانوستان لە نێوان هەولێر و بەغدا هەڵبژاردننی کوردستان ئەوانەی عێراقیش لە مانگی 5دا دیتگای ئێوە چییە بۆ ئایندەی کورد لەگەڵ عێراق؟ حکوومەتی عێراق ئەگەر سەیرێکی لەمەوەی ڕابردوو زۆر شارەزانە قەیرانی دروست کردووە اینجا هاتووە ئەم قەیرانەیە کردووە بە بیانۆ بۆ ئەوەی دەست بخاتە کاروباری هەرێم قەیرانی ئابووری قەیرانی ئەمنی هەموو ئەو کێشانەیە کە ئەنجام ینی ئەم کێشانەیە کە دروستکران و دیسان دەڵێم ینی دوای ئەو پەلاماردانی هەرێمی کوردستان و دروستکردنی ئەو ئاژاوەیە کە لە ناوخودی هەرێمی کوردستاندا کە درێژە پێدەری هەمان بەرنەمە بوو بۆ دروستکردنی ئاژاوە و قۆڵترکردنی قەیرانەکانی کوردستان ئەمە بەرنەمەکانی حکوومەتی عێراقە بەڵام سیرکە چیان کرد هاتن ئیسیفادەیان لە چەند کاڵفامێکی سیاسی کرد لە هەرێمی کوردستان کە بین خۆیان جارێکی تر حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان تاوانبار بکەنەوە بەوەی کە بەرپرسن بە ئەم قەیرانانە کە چی هۆکاری سەرەکی دروستکردنی قەیرانەکە خودی حکوومەتی بەغدا بووە بەڵام ئیسیفادەی لە خەڵکێکی کاڵفامی ئێرە کردووە کە ئەوانیش بێن بە هەمان موسیقی ئەوان هەمان ئاواز بڵێنەوە حکوومەتی عێراق بەم شێوەیە ناتوانێت ئەم شتانە چارەسەر بکە خۆ پێشتریش ڕژێمەکانی پێشتر ئێستاش بە پەلاماردان و بە لەناوبردن و بە تەهمیشکردن و بە ئاعتراف نەکردن بە مافەکانی کوردستان ناتوانێت ئەم وڵاتە بە شێوەیەکی دیموکراسیانە و ئاشتیانە و سەقامگیرانە بەڕێوە بات ئێستا کە پێمان وایە ئەم هەڵبژاردنانەی داهاتوو ئەگەر کورد هاوهەڵوێست بن بەڵام هەموو لایەنەکان من ناڵم تەنیا یەکیان دوو حزب هەموو لایەنەکان بەیەکەوە هاو هەڵوێست بن دەتوانن کاریگەریەکی باشتریان هەبێ لەسەر کۆی ئاراستەی سیاسی لە حکوومەتی عێراقدا یعنی ئێوە لەگەڵ ئەوەدان لە هەڵبژاردننی 12/5/2018 عێراقدا هەموو حزبە کوردستانەکان بە یەک لیست من وەکو شەخص دەڵێم
ئەگەر هەموو لایەنەکە من ناڵم یەک یان دوو لایەن بەیەکەوە ئینجاوانی تریش بچن مەسەلە ئەمەش دیسا بکەنەوە بە بازاری سیاسی یان ئەو شتەیە نەکرێ یعنی ئەگەر هەموو کورد بەیەکەوە هاو هەڵوێز بن من دڵنیام دەنگی کورد زۆر زۆر بەهێزتر دەبێت لەوەی کە تاک بچن لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن. دەکرێت هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە مانگی نیسان مانگی پێش عێراق بکرێن؟ بۆچی ناکرێن؟ ئەسڵان پێویستە چونکە ئێمە زۆر جار ویستمانە پێشام بدەین کە هەرێمی کوردستان پێشەنگە لە بنیادنانی مؤسساتی دیموکراسی و مەسەلەی هەڵبژاردنیش بناغە و بنەمای دیموکراسیەتە. ئێمە بۆ نەتوانین هەڵبژاردن بکەین. ئەگەر لایەنێک نەیەوێ هەڵبژاردن بکە بە هەر هۆیەک بێ بە هەر هۆکارێک بێ یان توانای ئەوەی نەبێ یان بڕوای بە خۆی نەبێ بەشداری لەو هەڵبژاردنە بکە ئەمە شتێکی ترە بەڵام وەکو ماف وەکو حەق و وەکو پێویستیش پێمان وایە کورد حەقا ئەم ڕووە جوانەی خۆی کە پابەندە بە بنەماکانی دیموکراسیەت و مەسەلەی هەڵبژاردن بەشداری تێدا دەکات و ئەمە چارەسەری زۆر لەو کێشە و گرفتانەی تریش دەکات کە ئێستا مەجموعە لایەنێک باسیەوە دەکەن حکوومەتی ئینتقالی دروست بکرێنەوە ئەم شتانە هەمووی خۆ بە هەڵبژاردن بکرێت لە هەڵبژاردننی داهاتوو هەر یەکەک پێگە و سوقلی خۆشی دەزانێت و ئەو وەختە حکوومەتێک کە متمانەی خەڵکی لەگەڵ بێ زۆر زۆر بەهێزتر دەبێت لەوەی کە ئیتفاقەتی سیاسی بینی چەند لایەنێک بێت. دڵنیایی چییە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی زامنی پاراستن و مانەوەی کیانی هەرێمی کوردستان بکات؟ ئێستا کە ئەو لایەنانەیە کە قسەیان لەگەڵ دەکەین هەموویان باسی ئەوە دەکەن کە حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستانیان دەوێت لە چوارچێوەی عێراق و بە جێبەجێکردنی هەموو مادە دەستوریەکانی عێراق. ئێستا کە ئەوەی ئێمە دەتوانین بیکەن خو ئەگەر حکوومەتی عێراق دەستوری جێبەجێ بکردبە ئەگەر مافەکانی خەڵکی ئێمە پێشەل نەکردبە لەوانەیە بەرەو ڕفراندومیش نەچووبین. بەڵام کە ئەمە نەبوو مەجبوری کردین ئێمە پێویستیمان بە زەمانەتێکی نێودەوڵەتیە بۆ ئەوەی مافەکانی گەلی ئێمە پارێزراو بێ و لە داهاتووشە تووشی پەلاماری حکوومەتە یەک لە دوایەکەکانی بەغدا یان دراوسەکان نەبینەوە. ئەم وڵاتانە هەمویان ئێستا باسیەوە دەکەن کە هەرێمی کوردستان ئەزمونێکی سەرکەوتووە و ئەبێ بەردەوام بێت و پشتگیریشی لێ دەکەن ئیتر زۆر بەشی لەسەر خۆمان دەمێنێتەوە. ئێمە ئەبێ پێش هەموو شتێک وەکو نەتەوە یەکڕێز بین تەواو بین هاوهاڵوێز بین و پێش هەموو شتێک بیر لە بەرژەوەندیەکانی باڵای خەڵکی خۆمان بکەینەوە نەک شخص و وەکو حەزب. ئەگەر ئەوە بکەین پێم وایە ئاسوویەکی زۆر ڕۆناکیش لە پێشمانە. ئێستا تەفاهمی سیاسی نێوخۆیی چه هەنگاوێکی بۆ دەهاوێژ؟ هەوڵ زۆرە گفتوگوی سیاسی لە بینی سەرکردایەتی سیاسی هەموو حیزبەکاندا هەیە. پێم وایە دەرک بەوە کراوە کە تەکلانە کەس سەرکەوتو نابێ هەموو ئەوێ پێکەوە بمێنینەوە و ئومێدم وایە ئەو لانانەی کە بڕوایان بە بەرژەوەندی وڵات و خەڵک هەیە و ئامادەن بەرژەوەندی تەسکی خۆیان بکەنە قوربانی بەرژەوەندی وڵاتەکەیان ئەتوانن بەرەیەکی فراوانی سیاسی بەیەکەوە یەک هەڵوێز بن و ئەم ئەزمونە بە سەرکەوتووی بەڕێوە بەرن و ئینشاڵڵا بەرەو هەروەکو گوتم ئاسوویەکی ڕۆناکتریش هەنگاو بنێت. تەسەووری ئێوە بۆ قەیرانە سیاسیەکە چییە؟ پێم وایە ئەمە دەرباز دەبێت. پێم وایە ئەمە شتێکی کاتیە بێگومان ئەوەی قەیرانی سیاسیە قەیرانی ئابووریە هەمووی بەیەکەوە بەستراونەتەوە. بەڵام ئەگەر ئیدارەدانێکی باشی سیاسی هەبێ لەوانەیە وەزی ئابووریش بگەشێتەوە و ئەمە خۆی لە خۆیدا ئەبێ بە پاڵپشتیش بۆ پێشخستنی وەزی سیاسی لە هەرێمی کوردستان. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان گەلێک سوپاس. زۆر زۆر سوپاس بەخێر بێن. سپاس بۆ ئێوەش.